سڵاوتان لەبێ کاتتان باش. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان تاکید لەوە دەکاتەوە کە پشکنینەکانی ئەنتیبەدی و ئەنتیجینی کۆڤید-19 لەگەڵ ڕاپید تێستەکان نابێ بە هیچ شێوەیەک لە تاقیگە تایبەتەکان ئەنجام بدرێن، بەڵکو دەبێت لە تاقیگەکانی سەر بە بەڕێوەبەرێتی و ئیدارەکانی سەر بە حکومەتی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. دەڵێت پرسەکە پەیوەندی بە جینات و ئەمنی قەومیەوە هەیە. دەمێ بپرسم کەوایە چۆن بە دیلیڤەری دەست دەکەوێ و داوای بکەی دەیگەێن نەماڵەکانت. منەمەوێت لەسەر ئەم پرسە بنکۆڵکاری ئەنجام بدەین. لەگەڵ لیژنەیەکی تایبەتی وەزارەتی تەندروستیش گەڕانێک دەکرێ و ڕای پسپۆڕانی ژوەرە گیرەکە تا چەندە دەکرێت پشت بە ڕاپید تێست ببەسترێ بۆ ئەوەی بزانی کۆڤید-19 کۆرۆنات هەیە یاخود نا. لەگەڵمان بن. دوو نووسراوی یەک لە دوای یەک لە 24 شەش و لە یەکی حوتی ئەم ساڵ کە بەڕوونی ئاماژە بە قەدەغەکردنی هەندێک جۆر تێستی ڤایرۆسی کۆرۆنا کراوە لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکان. بنەمەوێت تەلەفۆن بۆ ئەو ژمارە تەلەفۆنە بکەم کە بە دیلیڤەری پشکنینی کۆڤید-19 هێنێت. ئەلو سڵاو لێبێ. زۆر سپاس چۆنی قوربان ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. ئەو ڕاپید تێستەمان پێویستە بمانێت تێستێ بۆ خۆمان بکەین. ئەم ژمارە تەلەفۆنی جەنابە چاو خۆش بێ یاخوا. نرخی چۆنە قوربان؟ 25,000 بۆ هەر دانەیەک. بۆ هەر تێستێک بەڵێ. بۆ هەر تێستێک بەڵێ باشە. چەندێکی کاگاتە دەستی ئەمە؟ وەڵایی لەچێکی چ منتەقەیەکی؟ ئێمە لە دەروازین. چارێکتر بەدەستێگا. چارێکێکی تر. دوو نووسراوی وەزارەتی تەندروستیشم بینی ئەرا لە پەیجوشتەکان کەوتە بەرچاو لە 24 شەش و لە یەکی حوتی دەڵێ ئەم ڕاپید تێستانە قەدەغەن. باشە پێ وایە بۆچی قەدەغەن؟ تووشی کێشە نابن ئەگەرەوە پێتان بزانن؟ ئێمە مافقەتی محافزەی سلێمانی و بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانیمان هەیە. بەڵام وەزارەتی تەندروستی وا ناڵێت. حەزی مافقە شتەکان چ بۆ نێن بۆی دڵنیا بیت. دوا بە دوای پەیوەندیە تەلەفۆنیەکە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی ڤایبەرەوە هەمان ژمارە سەرجەم ئەو دۆکۆمنتانە دەنێرن بۆ داواکارانی ڕاپید تێستەکە. ئەو بەڵگانەش ڕێگە پێدانی ناوەندی نیشتیمانی تاقیەکانی فێرکاری عێراق و چۆنێتی بەکارهێنانی پشکنینەکە لە خۆ دەگرێت. هەروەک ڕێگە پێدانی پارێزگار و تەندروستی سلێمانیش دەنێرن بۆ کڕگاران لەگەڵ وتەیەکی پارێزگاری سلێمانی کە بیسەلمێنێ ئەو پشکنینە ڕێگە پێدراوە. بەسپاسەوە لەڕێی کەسی تایبەتەوە کە ئەمڕۆ نردوومانە بۆ بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی و پەسەندیان کردووە. وەزارەتی تەندروستی عێراق پەسەندی کردووە کە جۆرێک لە پشکنین هاوڵاتیان ئەتوانن بیکەن بە ماوەیەکی زۆر کەم ئەو ئەنجامە بڵاو بێت دەستکەوێت کە بارودۆخیان چیایە نێگەتیڤن یا پۆزیتیڤ. لە کاتی خۆیدا وەگەوەی بەڵێندرا بوو تێستەکە گەیشت. مەرحەبا لێبێ. ئەحواڵت چۆنە؟ شکر باشی. ئێمە داوامان کردووە. ئەحواڵت چۆنە؟ شکر باشی. زۆر سپاس دەکەم. بەڕامی بنکۆڵ لە کوردستان 24 ڕاستی ئیشێکمان کردو ئێمە شەروا زۆر بەخێربی. ئەمە چییە؟ وەڵی ئەمە بڵێن بۆکو خۆم هیچی لێ نازانم بەگو خۆم باشە بەسپیاکی وەکو تۆیە یا پێم ڕقەمەکە یا پێم وتی ئەم من بۆ بگەێنێتەوە پیاوە. دوای وەرگرتنی داواکاریەکە بەڕێ دەکەوین. دوای ئەوەی شۆفێری و تەکسیە ئەم ڕاپید تێستەی بۆ هێنای منەی بەمە لای پزیشکێکی پسپۆڕی بواری پشکنینی ڤایرۆسی کە لە بەریتانیا گەڕاوەتەوە و لێرە بە خۆبەخشانە کارەکات. ڕاستی سەرنجی و پزیشکە بۆ ئێمە گرنگە کە تا چەنە خەڵکی ئەکرێ پشت بەم ڕاپید تێستە بەستن کە وەزارەتی تەندروستیش دەڵێ ڕێگە پێدراو نییە. لەگەڵمان لێرە لەم تاقیگەیە پشکنینی PCR بۆ ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام دەدرێت. لە کاتی وێنەگرتندا بوون یەکێک لە ئەندامانی هۆبەی تاقیگەکانی سەر با بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی کە پزیشکی بایۆلۆژی شاکۆباراویە نووسراوێکی نوێی پیشان داین کە بەرواری هەشتی حوتی لەسەرا. بە پێی نووسراوەکە جارێکی دیکە تەندروستی سلێمانی هۆشداری دەداتە تاقیگە خۆی و نەخۆشخانە تایبەتیەکان لە ئەنجام نەدانی پشکنینی کۆرۆنا بە شێوەیەکی شیکاری خێرا ستریپ و چەند جۆرێکی دیکە. هەروەک ڕوونکردنەوەیان هەیە لەبارەی لاری نەبوونی پێشتری تاقیگەکان بۆ کەرتی تایبەت کە ئایا وایە یاخود نا. ئێوە سەبارەت بەو نووسراوە قسەتان چێ نەزانم لای جەنابیشە هەیە؟ بەڵێ ئەو نووسراوەش بێمەش گەیشتوەوە. کەواتەوان ڕێگە پێدانیان بکراوە ڕاستە؟ بە هیچ شوێک ئەمە ڕاست نییە بۆ ڕای گشتی ئێمە ڕای دەگەێنین ئەم کتابەوەی هەر کەسێک لە بواری ئیدارەیە ئیشی کردبێ
کتابێک کەکەیت بۆ هەر جیهاتێک ئەبێ پێویستە بە هەمان ژمارە وەڵام بدرێتەوە. ئەم بەڕێزە لە نەزانی نابێت یان بە هەز مەبەستێکی تر بێ ئەم کتابەی نەناردەوە بۆ بەشی پەیوەندیدار. بەڕێز کاک دکتۆر سەباح ناردوێتی بۆ بەشی تاقیگەکان کە لە داوای کردووە کە وەڵام بدرێتەوە. لاری نەبوون کە مەبەستی ئەوە نییە کە لاری نەبوو بێت کە ئەم تێستە لە سلێمانی بکرێت، بەڵکو بە پێی ڕێنمایەکان ئایا ئەکرێیان نە، بەڵام بەڕێزیان ئەم کۆمپانیا هاتووە ئەم نووسراوی بەکاری هێناوە بەبێ ئەوەی کە وەڵام بدرێتەوە. چونکە وەڵامدانەوەکە بە تەلەفۆن لەگەڵ کۆمپانیاکە قسەم کرد وتم تێستێکمێ ڕاپی تێستێک وتیان بۆی دڵنیا بیت ئەوە نووسراوی فەرمیەکە ئێمە ڕێگەپێدانمان هەیە. کاتاوانە کوچێکی دەستی خۆیان بۆ بازرگانی و کتابە بەکارێنن ئێوە ڕێگەپێدانتان نەکردووە؟ نەخێت بە هیچ شێوێک ڕێگەپێدانی بۆ نەکراوە. ئێوە چی نووساوە لاریمان نییە؟ لارینەمان نییە بۆ تاقیەکانی نردووە. بەڕێزم سێری کە ئەمە نووسراوە دکتۆر سەباح کاک دکتۆر سەباح نووسێتی بۆ تاقیەکان، یعنی ئەبێت تاقیەکان وەڵام باتەوە، تاقیەکان وەڵامی ڕسمی نەداتەوە. بەڕێزم ئەمە لە ڕووی دادگاییەوە ئەتوانێت شکاتی دەکرێت، چونکە هیچ وەڵامێکی وەرنەگرێتەوە، وەڵامەکەش وەڵامی ئەم کۆمپانیا نادێتەوە. وەڵام بەبوون یان نەبوون بەچی ئەدرێتەوە؟ بۆ پارێزگای سلێمانی ئەدرێتەوە. ئێوە سکاڵا تۆمارەکەن؟ بەتاکید سکاڵا تۆمارەکە ئەگەر ئەمی بەکاری هێنا بێ بەڵێ، چونکە ئەمە بەدەستم گەیشتۆ وەکو کڕیارێک تەلەفۆنم کردووە ئەویان بۆ نردوم. ئەمە لە ڕووی یاسایی و تووشی لێپسینۆ یاسایی بێتەوە، چونکە ئەمە وەڵامی وەرنەگرتووە، وەڵامی تایبەت دراوەتەوە بۆم ژمارە بۆ پارێزگا نەک بۆ کەسەکە. ئەمە بەکاری هێناوە ئەم کتابەن وەڵامدانەوەی نەبووە، چونکە بنووسرا بۆ تاقیەکان بەڕێزان، نەک ئەوەی کە بە وەڵام درابێتەوە بۆ کۆمپانیای ناوبراو کە ئەم تێسە بەکار بێنێ بە هیچ شێوەیە. پەیوەندیمان بە بەڕێوەبەری ئەو کۆمپانیایەوە کردکەوە تێستە خێراکانی لە هۆڵنداوە هێناوە و بە شێوەی دیلیڤەری دەدرێت بە هاوڵاتیان، بەڵام ئەوان دەڵێن لە سەرەتاوە ڕەزامەندیان وەرگرتووە، یەکلایەنە بەرهەمەکان نەهێناوە. ئامادەش نین لەم بەرنامەیەدا بەشدار بن و گفتوگۆیان لەگەڵ بکرێ. یەکێک لە پسپۆڕانی بایۆلۆژی کە سەرقاڵی پشکنینە بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی PCRەوە ئەو تێستە خێرایەمان بۆ تاقی دەکاتەوە کە پێشتر داوامان کردبوو وە لەگەڵ خۆمان هێنامان بۆ ئەم تاقیگەیە. پێکاتەکانی تێستەکە ئەینێت دەرەوە کە بریتە لە لانسێتێک، ئەمە لانسێتەکە لەگەڵ سۆلوشنێکە کە بەکارێنی لە ئەسنایی پیشەکەمانە، ئەمەش سۆلوشنەکەیە دوای هەڵەچین بە ئەنجامدانی خستنە سەر لانسێتەکە لەو شوێنە و بەرزەکەینەوە. ئێستا هەڵەچین بە گواستنەوەی خوێنەکە کە دیاریکراوە. ئێستا کاتەکەی بۆ گرین 10 دقیقە. ئەم تێستا بە تەنها 10 خولەک ئەنجامەکەت پێ دەڵێ، بەڵام لەگەڵ پسپۆڕێکی خێزانی کۆرۆنا کە ماوەی زیاتر لە 6 مانگە خۆبەخشانە کار لە ناو ڤایرۆسی کۆرۆنا دەکات. ئەم پرسەیەک لای دەکەینەوە کە ئایا پشتی پێدەبەسترێ بۆ زانینی هەبوونی کۆرۆنا یان ڕادەی بەرگری جەستا یاخود نەخێر. ئەکرێ کاتێک کە تۆ پشکنین بەم ڕۆپی تێستانە ئەکرێ لەو کاتەیە ڤایرۆسەکەت هەبێ، ئەکرێ و ئەشکرێ نەتبێ، چونکە نازانی ئایا پێشتر توشبووی یا لە ئێستاە توشبووی یا ماوەکەی چەنە. بەڵێ لە سەتا چەند پشتی پێبەسترێ بەم ڕەپی تێستان؟ بێگومان ئەوەی ویستم باسیکەم بەڵێ ڕادەی هەستیارەکەی ئەم تێستانە لە نێوان ئەتوانم بڵێم لە سەدا 20-25 تا 40 ئەو پەڕی زیاتر ناڕوا بڵێ، چونکە وەکوتم وەڵامی لەشە بۆیە تۆ ئەگەر بە ئەگەرێکی زۆر خودی ڤایرۆسەکەت لەدەست داوە. زۆر چاکە ئەمانە لە بازاڕە یان کە تەلەفۆنەکەی بە دیلیڤەری بۆ دیێت بە 25,000 دینارە فرۆشێ بێجگە لە نرخی شۆفێری تەکسێکە. بە خەڵکەڵی ئەم تێستانە بکەن یان نەخێر؟ بێگومان تەعاملکردن لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی زۆر تایبەتە، ینی پەتایەکی جیهانی بەربڵاوە و بە تایبەتریش ئەگە خەڵک پشت ببەستێ بە ئەوە بۆ ئەوەی بزانێ ڤایرۆسەکەی هەیە یان نییە بە دڵنیاییەوە ئەکەوێتە هەڵەوە. ئەگەر پشت بەستێ بەوەی کە بەرگری دروست بۆ یا دروست نەبووە تا ڕادەیەک ڕاستە، بەڵام ئەگە بۆ ئەوە بیکە کە بزانێ ڤایرۆسەکەی هەیە یان نیە بە دڵنیاییەوە ئەوە دیاری ناکە. بوونی ڤایرۆس لە لەشی یەکێکە پێویستە بەم ڕێگەیە یەکلا بکرێتەوە، نەک بەوە، نەک بە تێستەکانی تر کە پێوترێ تێستی ئەنتیجین و ئەنتیبەدی. ئەوانە زیاتر بۆ کەسانن کە توش بوون و نیشانەکانیان تێپەڕاندووە
دواتر دێن تێستێککەن بزانن بەرگری جەستەیان باشە یان نا یاخود بۆی پلازما ببەخشن یانەی بەخشن ئەمە لە هۆڵنداوە دێت ئەکرێت لە کوردستانە تەعاملی لەگەڵ بکرێ و ڕێژەی هەستیاریت پێ بڵێ بەڵێ ئەکرێت تەعاملی لەگەڵ بکرێ بۆ هەندێک حاڵەتی تایبەت بەکار بێ بۆ نمونە من زووتریش پێشنیاری ئەوم کرد ئەم جۆرانە بەڕاستی لەسەر سنوورەکان لە کاتی داخڵبوونی خەڵکا بەکار بێ ڕێژەی هەستیارەکەی باشترە وەرگرتنی پلەی گەرم و شتە بەڵێ بە دڵنیاییەوە باشترە بەکارباتە باشتر و لەماوەی دەخولەکە هەڵبەتە ئەمە پێمانەڵێ کە بەرگری جەستەت چۆنەوانێت تو وەڵام دەرەوە چۆن بەرگری جەستەوە نەک کۆرۆنات هەیەیان نا ئەکرێ لە سا چل تا ناڵم تا لە سا سی بۆ چل پێت بڵێ کۆرۆنەت هەیە یان نا ئەوی شەرەکرێت بەڵام وەکوتمان ینی ڕێژەکە زۆر کەم دەچمە لای سەرۆکی سندیکای بایۆلۆژی کوردستان کە لە هەمان کاتدا بە شێوەیەکی کاتی سەرپەرشتیاری بانکی خوێنی سلێمانیە ئەو نایشارێتەوەکەوە هەندێک لەو جۆرە تێستانەی پەیوەندیان بە جینات و ئەمنی قەومیەوە هەیە یانە و تێستە خێرایانەی بۆ کۆرۆنا پشتی پێدەبەسترێ و لای وەزارەتی تەندروستی قەدەغەیە لە دوکان و مارکێت و شوێنی بەدەر لە تاقیگەکانیش فرۆشراوە نایشارێتەوە ئەنجامەکان دڵنیاکەرەوە نین. ئەنتیبەدیل لە شوێنێکە بینراوە کە تاقیگەش نەبووە هەڵە بەکارەتەوە بۆ پشکنینی کۆرۆنا ڕاستە؟ ڕاستە لە هەندێک دەرمانخانە فرۆشراوە و ڕیکلام کراوە ڕیکلام بۆ کراوە کە دەڵێ ئێمە لە کاتژمێریەکی نیوەڕۆ تاوەکو 12 شەو وەرن ئەم شیکارە بە ستریپ ئەنجام بدرێت دروست نیە ئێمە لەگەڵ بەڕێوەبەری تاقیگان هاتووین 100 سامپڵ و نمونەی سترۆنگ پۆزیتیڤمان هێناوە کە لە 100 ئەمە دڵنیاین بەم ستریپە ئەنجام درراوە 60 فۆلس نێگەتیڤ بوو واتە لە 60 غەڵەتە لە کۆی ئەو شیکاریانە ئەگەر تۆ ئەمە کۆمپانیەکان هێناویانە بەڵێ کۆمپانیەکان هێناویانە ڕێگە پێدایی من نازانم چۆن بەردەست بووە بەڵام لە دەرمانخانەکانە هەبووە ڕیکلام کراوە کە بێن لە ماڵەکانە بە نرخی تەنانەت هەندێکدار بەو نرخی کە زیاتریش ڕێگەی پێدراوە بۆ زیاتریش کردویانە سەردانی ماڵانیان کردووە لە هەندێک لە تاقیگەدا بینراوە و ئێمە لە گروپی تاقیگە خۆیەکانمان هەیە لەوێ ئەو فەرمانەی وەزارەتمان دابەزاندووە لە 4 تاقیگە ژەمە کراوە بێگومان لە هەندێک تاقیگە کراوە بەڵام خۆمان و کولیژنەی پشکنین لە بەرەوەی پرسەکە زۆر تازە بووە بەڕێبەراتی تاقیکانمان ئاگادار کردوێتەوە کە ئەوان پێویستە لیژنە بنێن و نوێری سندیکای تێدا بێ و پەیوەندیمان بە قایمقامێتی شەوە کردووە لەوێشەوە گەڕاون بەسەر تاقیەکاندا بە ئێمە وتۆ کە 3 تاقیگە ئەنجامیدا و ئەم ڕۆژ هەست بە ئێمە وتۆ کە لیژنەی وەزارەت هاتووە دەگەڕێ بەسەر ئەو تاقیگاندا بۆی بەڵگە بدۆزێتەوە چاکە بگومان لەگەڵ لەو لیژنانەی مژگەڕانێکمانە بێ بەڵام بە پێی نووسراوەکە بەس لەو کراوە ئەم پشکینانە پێوی بە جیناتەوە هەیە بۆ بابەتێکی ئاسایشی نەتەوەییە ڕاستی بە ئاسایشی نەتەوەیی دادەنرێ بۆ خۆی سیغەی نووسینی بڕیارە وەزاریەکە لەوە ئێمە لەوانەیە هەندێک تەحەفوزمان لەسەری هەبێ پرسی جینات پرسی نییە بە ئاسایشی نەتەوەییەوە نیە ئەوەی کە پرسی بە ئاسایشی نەتەوەییەوە هەیە مەسلەی کۆڤید-19 پێویستە یەک داتا هەبێ لە یەک شوێنەوەی ئەلام بکرێت ناکرێت من ئەگە تۆ ڕێگە بە تاقیگە خۆی یەکام بدەیت لە 100 تاقیگەی 170 تاقیگەی خۆی هەیە لەم شارەیە ئەم داتانە ئەچێتە شوێ و چۆن کۆ دەکرێتەوە و چۆن پێشکەش دەکرێت بۆیە بەڕاستی دەکرێت وەزارەتی تەندروستی یەک داتای ئەعلانکە ئەو داتاش لە یەک شوێنەوە دەگرێت کە هیچ فەرمانگە تەندروستیەکان بۆ بەڕەسمی بەڕێوەبەری پێشوویەم بانکە کە ماوەی 12 ڕۆژە خانەنشین بووە ڕاشکاوانە هەموو ئەو ناوانە دەڵێت کەوا کاراسانیان کردووە بۆ هەندێک لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆ هێنانی تێستە خێراکان بۆکە یا بۆ مختبەرانە من حەپەسام کەوتی چێ ئێوە بێنێ بێنێ بابوویان خۆ من نەوەڵا ئەویش هێنێ بێنێ چێ هێنێ بێنێ ئەوان ئیش فەقیرە هێنان بەس خەڵکی عەقڵی وەکو شێخ جەواد بێنە توڕاستی خەڵکە بێ خۆش شعورکە وەکو زەمیر ئەو بریارە دراوە لە بەرەبەرای تەندروستیمانی ئەوە بزانە لەبەر برزەیت لە ڕاوکەی خەڵک بۆ چووکە لۆدێکی زۆر لەسەر بۆ ئەمانیش ڕەنگە بە ناچاری یان بە سوتەفاهمی ئەم قرارە درابێ ئەگەنە ئەمە شتێکە لە قرارەی کە باز لەوە کراکە چێی هێنێ بیهێنێ کۆمپانیەکان لە نووسراوەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئاماژە بۆەوە کراوە کە هۆکاری قەدەغەکردن و ڕێگەنەدان بە کەرتی تایبەت بۆ ئەنجامدانی پشکنینی کۆرۆنا پەیوەندی بە جینات و ئەمنی قەومیەوە هەیە وا دەکات ئامارەکان ون ببن و ڕێژەیەکی دروست نەگا بە وەزارەتی تەندروستی کە ئایا ڕێژەی تووشبووان چەندن. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵ و بە تەلەفۆن زانیاری زیاتر دەخاتە ڕوو لەم گفتوگوۆیەدا. کاروان ڕەحمانم پێشکەشکاری بەرنامەی بنکۆڵ کوردستان 24 ئەحواڵە چۆنە کاک دکتۆر؟ زۆر سوپاس دەکەم جەنابەت باشیت؟
احترام ڕێزتێ کاکتۆر ئەمڕۆ لیژنەیەکی تەندروستی لە وەزارەتی جەنابتان لە سلێمانی بوون ئێمە لەگەڵ یان چوینە چەند شوێنێک بەسەرکردنەوەیان هەبوو هەڵبەتە کاکتۆر لەسەر دوو نووسراوی بەڕێستان کە ئیمزای جەنابتی لەسەر لە 24/6 وەلەیەکی حوت باستان لەو کردو ناوێتە پشکنینی کۆڤید-19 لە تاقیگە ئەهلیەکان ئەنجام بدرێت جا بەڕاستی حەزەکەم هەر پەیامێکی جەنابیش لێرە ببیستمەوە و باستان لەو کردو کە ئەمە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیی هەیە بە جێرەی بنەماکانی هەموو پروگەکانی یاسای تەندروستی گشتی ساڵی 1970 یاسای ژمارە 89 دوورن ساڵی 1970 لە یاسای تەندروستی گشتی کۆنتڕۆڵکردن و بەرەنگاردنەوەی نەخۆشیە گوازراوەکان ئەرچی حکوومەت دەبێت و لەسەر ئەرکەکانی دامدەستیا حکوومیەکان دەبێت دوێە پشکنینی ئەم جۆرە مووقفی وەبائیە بڵین هەڵوێستی بڵاوبوونەوە پێشەنەکردن دیار دەکات ئەمە دەبێت تاکە سەرچاوە حکوومەت بەژێر کۆنتڕۆڵ و چاودێریکردنی دابێتنەوە کەرکەسێک ئەمە وەکوید نەخۆشیێکی تر نییە کە تەشخیص بکرێ و لەلایەن کەرتیکارەت بۆیە من دەبێت بڵین نەکە دەغێر لەلایەن کەرتیکارەت بەڵکو لەژێر چاودێری حکوومەت دەبی بکرێت چونکە هەر لە کەرتیکارەت کۆمپانیەکانەوە ئەم تێست و کیتانە و ئامێرەکان بۆ حکوومەت دادی دەکرێ و دەکردێ بەڵام ئەنجامدانی وەرگرتنی منە و تۆمارکردن و بڵاوکردنەوە هەموو ئەوانە سەختی جیناتی RNA DNA و ئەوانە کاری ئاسایشی تەندروستی و ئاسایشی نەتەوەییە ئەمە بەتەواوەتی دەبێت لەژێر کۆنتڕۆڵ و چاودێری حکوومەتی هەرێمی کوردستاندا بەڵێ کاک دکتۆر باستان لەو کرۆ بەبێ ڕەزامەندی وەزارەتی ئێوە سزای یاسایی تونند هەیە سزاکە چییە دکتۆر؟ ئەمە لایەنێک دوم دەمێ ئەوەش بۆڕکەمەوە ئەنجامدانی چۆنیەتی ئەم تێستەش لارێشتر دووبارە ئێمە دەخمان کردەوە قەدەغەیە تەنها بە ریل تایم PCR واتە جۆری بەکارهێنانی ئەوکە تەنها PCR دەبێنەوە گەڕەپی تێست ئەمایان بۆ بەکارهێنانی وە تەشخیصکردن بەکارنایە بەڵکو بۆ دەستنیشانکردنی بەرگری لەش و جۆرەکانی IgG و IgF ئەوە هەندێک بنەمایتر هەیە لەوەی دابێ بۆیە ئێمە تیمی تاقیگە لە وەزارەتە تەندروستیمان ئەم بڕیارانە دەستکراوەوە لە نێژە درا ئەمەش پاڵپشت هەرەسە بنەما زانستیەکانی بەخرایی تەندروستی جیهانی و چەندین سەرچاوەی تری پزیشکی ئەمە بەکارهێنانی ئەم وەکو بەڕێز باس کرد سزا بەرامبەر ئەوانەیە کە سەرپێچی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بەڵێ باستان لەو کرۆ سزای توندی یاسایی هەیە بڵێ ئێمە جۆرەکانی سزا زۆرە تیمەکانی پشتنی بەدۆداچوون بۆ ئەم شوێنەوەندەکان چونکە ناکرێت ئەم جۆرە تێستا ئیستیغلالم کرێ بەکان دەهێنرێت بۆ سەرچاوەیەکی بەدەستکەوتنی بەرژەوەندی کاکە کەسی لەلایەن تاقیگەیەک لە شوێنێک لە شوێنەکان چونکە ئەمە وەکو ڕێنماییە و ئێمە لە مێژە بڵامان کردوەوە دەخەتەکەمان کە قەدەغەیە جۆرەکانی سزا زۆرە هەم لە سزای بێبژاردن واتە غەرامەکردن هەیە سزای داخستن هەیە سزای لێسەنەوەی مۆڵەت هەیە تەنانەت هەندێک جارخوارە خواستە ئەگەر کەسێک خاوەنی دڵوانامە کارە نەبێت وەکو پیشەی خۆی ئەمە سزای تونتری ڕێکاری یاساییشێت بۆ بەسەرکردنەوەی تاقیگا ئەهلی و لاوەکی و گشتی و خۆی و پسپۆری و سنتەر و نەخۆشخانە تایبەت و ئەهلیەکان کە دەوترێت لە بەشێکیاندا هەندێک جۆر تێستی IgG و IgM و RNA کە بە شێوەی شیکاری خێرا ستریپ سێرۆلۆژی و ئیمۆنۆکێمیستری و ئیلایزا و ئیمۆنۆ ئاسای ئەنجامدراون لیژنەیەکی تایبەتی بەدۆداچوون لە وەزارەتی تەندروستی لە سلێمانی چەند شوێنێک بەسەر دەکەنەوە کۆمپیوتەرەکان دەپشکنن کە ئایا ئەو جۆرە پشکنینانە هەبوون یاخودنا ئەو فەحسەتان نەکردووە لێرە ئەو کۆڤید-19 کۆڤید-19 نتان کردوواڵێن خەڵک داوا ناکە دکتۆر خەڵک زۆر داوایەکە بەڵێ هەرچیەک یە خەڵک هەموو یاڵە فەحسی کۆڤید-19 ئەو فەحسی تازای بۆ مامکەن کێشەکە ئەوەیە کە ئەینێری بۆ حکومیەکەی تر دەڵێ هەفتەیەک یا خوێنەکەی لێوەرەگرێت جوابی نایەتەوە قەرەباڵغێکی زۆر هەرچەند لەم تاقیگەیە دوای گەڕان هیچ بەڵگەیەک بەردەست نەبوو کە بیسەلمێنێ پشکنین بۆ کۆرۆنا ئەنجام دراوە بەڵام بەڕێوەبەری ئەم شوێنە کە لە هەمان کاتدا مامۆسای زانکۆی و پرۆفیسۆر یاریدەدەرە دەڵێت بۆ کەسە نزیکەکانی خۆی پشکنینی ئەنجام دا و ئامادەیە دووبارەی بکاتەوە لەگەڵمان بن تا بزانین ئەم شوێنەدا دەخرێت یاخود نا
ئێمە باسی تاقیگە بکەین ئەم تاقیگەی من ئەتوانێت فەحسی کۆڕۆنا بکە لەبەرەوەی ئێمە لە لیڤڵێکی بەرزە بەڵام ئەگەر تاقیگەی زانکۆی سلەیمانی باسکەی لە لیڤڵی ئەمە زۆر باش وەزارەتی تەندروستی لێ بە تاقیگەی ئەهلی پشکنینی کۆڤید 19 نەکات بۆ نازانم بۆ من لە ئەوڵەوە بە بەڕێز دکتۆر سەباحیش و بە بەڕێز دکتۆر شەماڵی شمڕاگەیانوە کە تاقیگە ئەهلیەکان پسپۆریەکان ئەوانەی کە توانایان هەیە ئەم تێستە بکەن ئەتوانن پشگیری لایەنی حکومەت بکەن کاکەگیان ئێمە مناڵی شارەکەین ئێمە لە خزمەتی کەسوکاری خۆمانین لەبەر ئەوە زۆر بۆ قەدەغەکرا نازانم من لێرەیە بەڕاستی بە حیزبایەتی تێ ئەگەم بس بحزباتي تيجا من كسيكي راشكاونا بلن بخش قضية سياسية حزباتي وقضية سياسية كقدغت عن كردوة لناو تاقيق أهلية كان بشكنيني كوفيد 19 بكرة وەکو ئەوەی دکتۆرەکەت جەنابی باسیەکە ئەو ڕێنمایی کە لە وەزارەت دەرچووە بێگومان دیراسەیەکی بۆ کراوە هیچ پەیوەندیشی بە ئەزبایەتی نیە ئاسایشی نەتەوەی چیم بۆکە لێرە کە من دایکم لە دەستدا من خۆم لێرە فەحسم بۆ کرد و بەڕاشکاویش لەم کامێرایەوە بیگەنم خۆم فەحسی ماڵی باوکم و ماڵی خەزورم کردووە لێرە و هەر کەسێکی تریش لە کەسوکارم بیکە خۆمێکم چونکە بەڕاستی ناتوانم پوڵین بکەم لە سەنتەری کۆڕۆنا ناتوانم پوڵین لە سادەی غەڵەتە بۆ لەگەڵ ڕێزمان بۆ هەموو برادرانم لەوێ کە پوڵین ئەکەن 50 سامپڵ تێکەڵەکەن لە سادەی غەڵەتە لە سادەی نەگەتب پوڵین 50 سامپڵ یا 20 سامپڵ تێکەڵەکەن لە ناو یەک بیتی ئێمە و هەمووی بە یەکەوە ڕەن ئەکەن لە ناو یەک جیازی PCR ئەگەر هەمووی نەگەتب بوو ئەڵێن فەرموو ئەم 50 کەسە نەگەتبی ئەگەر یەک پۆزەتیڤی تیا بوو ئەم 50 کەسە بانگەکەن ئەڵێن پۆزەتیڤی بەم کاکەی ئەڵێن پۆزەتیڤی سبەینێ دەرەکەوێ نەگەتفاڵن نەگەتبی چی متمانە دەمێنێ بە فەحسەکەی من وایە ئێمە لە ئەوڵ دکتۆرە ڕەفسمان کردەوە پۆڵین لە یەکەم ڕۆژەوە ڕەفسم لەبەرەوەی بە پەیپەر بۆ ئیسپات دەکەم لە سادەی پۆڵین فەڵس نەگەتب من ئەلمینیم من جیهەتی جێبەجێکارم من ئێستاش یەک سامپڵ لە تاقیگەکەی جەنابەت بدۆزمەوە کە کۆڤید 19 کردبێ بەو دەسەڵاتێکە پێم دراوە دەبێت دایخەم وەڵای من کردومە ئەیدەجار خۆ من ئێستا من کردومە باشە من ئەوە بۆ دایکم و بۆ ماڵی خەزور تۆ لە ماڵەوە کردوتە جیایە من خێر لێرە کردومە جیهازی ڕێکاندیشیارمە و نەتیجەکەشم زۆر معتەمەد باشە بەسەر چوار جار لەسەر یەک من دووبارەم کردووە باشە بەسەر چاو تۆ کردوتە من ئێستا یەک بەڵگێ تاقیگەت بدۆزمەوە چوار جار لەسەر جار بەداوای لێ بنەوە بە داخەمەوە دڵنیا بە چوار جار لەسەر جار دووبارە لەگەڵ ڕێز احترام بۆ جەنابەت من فەر بوو لەسەر چاو بەڵام من چوار جار دووبارەم کردووە خەزوم لە جێگایە کەوتووە باشە دکتۆرە من تۆ ئێستا من تاقیگەکەی تۆم تەفتیش کردووە دکتۆرە یەک دانم لا نییە لەبەرەوەی لات نییە تۆ کردوتە تۆ کردوتە ئەڵێ کردومە بەڵام من لە تاقیکە ئێستا گەڕاوم هیچ دانەیەک کەواتە دکتۆرە تۆ ئەزانی دکتۆرە قسەکردن ئاسانە بەڵام من پێ دەڵێم من لەسەر ئەوان پێنج نەخۆشم ڕزگار کردووە بەبێ ئەوەی تۆ دەستی خۆش بێ نەخۆش ڕزگارەکە کەواتە هەر بۆ ئەوەی بۆ دایکی تۆش ئەیکەم بۆ دایکم بەڵام بەڵام ئەو بڕیارێکە بۆ ئێمە هاتووە لە تاقیگەکەی جەنابەت یەک کۆڤید 19 بدۆزمەوە دڵنیا بە دایخەم دایخە لەسەر سەر و لەسەر چاوم بەڵام خۆزگەم جەنابی بەڕێزت وەکو وەزارەتیش ئەوەتان لێک بایەتەوە کە پیر زیاتر معەڕەزە ئایا پیر ئەتوانێت بچێتە ئەو سنتەرە قەرەباڵغانەوە بۆستێ بەڵێ خۆ هەموو داتاکان ئەوەی سەلمانوە کە پیرەوەیە جێگاتان کردووە کە ناتوانێت بێتە دەرەوە چۆن ناتوانێت هیچی بۆ بکرێت بەڵێ بۆ دایکی خۆ پیر نییە دکتۆرە خۆشت چاگەزانێ بەشێک پێ ئەڵێن 122 تەلەفۆنی بۆ ئەوکەی ئەگاتە لای جەنابەت کامی ئەگاتە لای جەنابەت بە 3 ڕۆژی جواب بنێنەوە 5 ڕۆژی نەتیجەی وانە دکتۆرە وانە دکتۆرە لەگەڵ ڕێزم وانە دکتۆرە لەگەڵ ڕێزم ئەو قسەیە وانە 22 ڕۆژ جوابت نایەنەوە بابەتیان هەموویمان تاقی کردوەوە تۆ لە خۆتۆ تاقی نەکردەوە هەڵبەتە محاولە تۆ بەشێکت هەیە 122 تەلەفۆنی بۆ ئەوکەی ئەزانی چەند ئەگاتە وەری ناگرین زۆر پیرە ئەمە پاکردنەوەی هەر دکتۆرە تۆ ئەڵێ بە 3 ڕۆژ ناگاتە لات تەلەفۆن بۆ 122 کەگەی بەنی سەعات نەگەیشتە لە ئەو کاتە خۆتە گرێتکە عەبدولمەئموری هەرچی شتێکی غەڵەتی لەم تاقیی من نابینیوە بەڵام یەک شتە پێ ئەڵێم ئەو بڕیارە ڕاست نییە لەم تاقیگەیە ئەگەرچی دانپێدانان هەبوو بەڵام بەهۆی نەدۆزینەوەی هیچ دۆکۆمنتێک نەتوانرا تاقیگەکە دابخرێت هەوبەی تاقیگەکان لە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی لە دوایین هۆشداریاندا دەڵێن هەر خاوەن تاقیگەیەک شیکاری کۆڤید 19 ئەنجام بدا و لە تاقیگەکەی ناوبراو بە ناوی ئەوە ئەنجام بدرێ یاخود ڕکلامی بۆ بکە خۆی بەرپرسیار دەبێت دوجار کاتی تازەکردنەوەی مۆڵەتی بۆ نوێ ناکرێتەوە
بۆ ئێوە خۆیان دەڵێن تەنها شوێنی فەرمی تاقیگەی سەرچنارە بۆ دەستنیشانکردنی کۆڤید-19 لە شاری سلێمانی. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین بەهۆی ڕێگەپێدانی بەرپرسانی ئیدارە و تەندروستی پارێزگای سلێمانی بەهێنانی هەندێک لە ئامێرەکانی پشکنینی ئەنتیبەدی ئۆر ئەنتیجیم لەگەڵ ڕاپید تێست وای کرد هەندێک لە کۆمپانیەکان دەستکراوە بن لە هێنانی ئەو ئامێرانە بۆ پشکنینی جۆراوجۆر دواتر دەرەنجامەکان ئەوەی سەلماند کە پێویستە بە پەلە ڕابگیرێ وەزارەتی تەندروستیش داوای کرد ئەمە تەنها بێ لە تاقیگە حکومیەکان ئەنجام بدرێ. ئێستا دەوترێت دۆخەکە بەرە کۆنتترۆل دەڕوە هەرچەندە لێرە لەوێ لە هەندێک تاقیگا هێشتا ئەم پشکنینانە هەر ئەنجام دەدرێن. تا بەرنامێکی دیکە هەموو لاگە خۆشییا بن خواتان لەگەڵ.